سڵاو قوتابیانی خۆشەویست لەوانەیە ئەو ڕۆماندا باسی یونت 7تان لەبۆ دەکەین لە سەنڕایزی 12 و بابەتێکمان هەیە ئەویش پێی دەرێن used to. ئەم بابەتە بابەتێکە دەکرێت لە حالەتی ڕابردوو بەکاربێنی و هەروەها لەکرێت لە حالەتی بەردەوام و هەروەها لە حالەتی پرێزنت پێرفێکتیش واتە لە زۆربەی حالەتەکان دەکرێت بەکاربهێنی. سێ یاسامان هەیە یاسای used to بەکاردێ ئەم یاسایانە یەکیان لەگە ڕابردووە یەکیان لەگە کۆنتینیۆزیە ئەوەی تریشیان لەگەر پێرفێکتەکانە. ئێستا دێن بەیەکەوە تەماشای یاسایەکان دەکەین یاسای used to بابەتەکەمان ناوی چییە؟ used to طبعاً بۆ زانیاریتان ئەمە بە سێ دەخێنرێتەوە پێی دەرێن used to باشە ئەوە used to. دوای subject used to base ئەوە یاسای یەکەمە ئەگەر تەماشا بکەین ئەمەیان یاسای یەکەمە قوتابی خۆشەویست subject used to base. ئەم یاسایە لەگەڵ کاتی ڕابردوو بەکاردێ واتە ئەگەر زانی درستەکەت ڕابردووە ئەوە دەبی یاسای یەکەم ئەگەر ناوی لێ بنێن یاسای یەکەم بابرین ئەوە یاسای یەکەمە لەگە یاسای یەکەم بەکاردەهێنرێت کەواتە یاسای یەکەم لەگەڵ چ بەکاردەهێنرێت لەگەر کاتی ڕابردوو. بە تەماشای نمونەیەکی بکەین they used to play football when they were small. تەماشاکە ڕستەکە چییە؟ ڕابردووە و هەروەها یاسایەکە دەرێتن چ دەرێت سەبجەکتێکی هەبی ئەوە سەبجەکتمان هەیە یعنی بکەرمان هەیە لە دوای سەبجەکتەکەی یەکسەر used to هاتبی دواتریش گوتم دەبی بیس بێتن کەواتە ئەگەر تەماشای ئەو ڕستەیە بکەین ڕستەکە بە پێی یاسایەکە هیچ عیبی نییە و ڕستەکەش پاستە لەبەرەوەی پاستە ئەمن یاسای یەکەمم بەکارهێنا. They used to play football when they were small. طبعا باسی کاتی ڕابردوو دەکا کاتێک ئەوان گچکە بوون they used to play football. ئەمە نمونەیەکە لەگەر چ لەگەر یاساکەی دەگونجێتن بەڵام ئەگەر تەماشا ئەو تێبینەکەی لە ڕستەی ڕابردوو لە دوای دد و ددنت یعنی ئەمە لە ڕستەکە ئەگەر ددمان هەبوو یان ددنتمان هەبوو دەبێت used to بەکاربێ قوتابی خۆشەویست کەواتە ئەو دیە دەبی لا ببردرێ دیەکە دەبێت لا ببردرێ دەبتە used to کەواتە ئێستا ئەمە با نمونێکی وەربگرین شی ددن تەماشای ددنتیکە مادام ددنتمان هەیە یاخود مادام ددمان هەیە دەبی ئەمە چ بکەین دەبی برێ used to تەماشای یوسەکەی بکە ئەوە دەکەی پێوە نییە یعنی پێویست ناکە ئەوە ڕابردوو بی ها تەماشاکە لێرە ئەوە ڕابردووە ها ئەوە دی پێوەیە ئەوە ڕابردووە بەڵام ئەمن ئەگەر ددمدانا ددەکە ڕستەکەی دەکاتە ڕابردوو پێویستم بەوەی نییە ئەمن یوسەکە بابرێن ڕستەکەی بکاتە ڕابردوو. She didn't used to دەبی زۆر ئاگات لەم دەستەواژەی بی چکە زۆر زار لە ئیمتحان دێتەوە دەرێتن چ she didn't used to play the guitar when she was 10. When she was 10 یعنی کاتێک ئەو کچە تەمەنی چەند ساڵ بوو تەمەنی 10 ساڵ بوو. ئەزە ڕستەکەت پاستە ڕابردووە کو دەزانم پاستە ئەوە تەبعاً ددیان ددنتی تێدایە مشکلەمان نییە نێگەتیڤیشە لە هەمان کات ئەمە used to مان بەکارهێنا used to مان بەکار نەهێنا یعنی نابی دیەکەی پێوەبی دەبی دیەکەی لا بدەیت چونکە ددمان هەیە. بابێ نمونەشکە وەربگرین ئەو جارەی دد وەکو پرسیاری بەکاری دەهێنم یعنی دد بەکار هاتێ وەکو ئۆگزیلەری لە بۆ پرسیارکردن did you used to قوتابی بەڕێز دیسان چمان هەیە used to مان هەیە نابی دی پێوە بیتن دیسان دیەکەی لێ دەکەمەوە کەواتە لەبەرەوەی ددم هەیە ئەمن ناچارم برێم used to. Did you used to study at home when you were at 12th grade؟ تەماشاکە 12th grade ئەوە وێریشی تێدایە ڕستەکەت چییە؟ ڕستەکەت پاس سمپڵە و هەروەها used to بەکارهێنایە کەواتە ئەوەی تا ئێستا من باسم کردیە یاسای یەکەمی used to یاسای یەکەمی used to دەرێت سەبجەکتێکت هەبی used to یەکسەر بیسی لە دوا بەکاردێ یعنی ئەتو لێرە زۆر زار ئەمەیان دەکرێتە بۆ شایی دەبی بیسەکەی بەکاربینی لێرە کامەیان بیسە لێرە play بیسە ئەی لێرەش هەمان شێوە play بیسە لێرەش study بیسە دەبی ئاگات لەمانەبیست کە دەرێ ئەمانە بیسیان لە دوا بەکاردێ ئەوە هەمووی بوو دەربارەی چێ دەربارەی used to وەکو یاسای یەکەم. باشە ئێستا ئەگە هەندێک پرسیاری وزاری لەسەر ئەو تێبینیە حەل بکەین پرسیاری وزاری لەسەر ئەم تێبینیە تەماشاکە پرسیاری وزاریمان هەیە زۆر باشە با تەماشا پرسیارەکان بکەین پرسیارەکە دەرێت دد یەکسەر بە دد دەستی پێکردیا یەکسەر بە دد دەستی پێکرد دەرێت did you dash in your new house یعنی هیچ ئیشارەتێکی نەدایە برێ ئەو ڕستەیە پاس سمپڵە یەک ئیشارەتی دایە ئەویش چییە ددە ئاتوو پێم گوتی لە دوای دد دەبێ used to بەکاربێ هاتمشاکە ئەوە used to طبعا livish ئەوە بیسە لە دوای توی لێرە بیس هاتێت چکە ئەمە پاس سمپڵە یاسا یەکەمە و هەروەها ئەگە تەماشای بی بکەی دەرێ used ئەوە نابی چکە ددمان هەیە
used ئەوەش نابێت چکە ددمان هەیە used to living لە دوای توی verb ing دایە نابێتن چکە ئەمە لەوێ ددمان هەیە بە هیچ شێوەیەک ئەمە سەرناگری ئەگە تەماشای پرسیاری دووەم بکەیت this area طبعا تاکە لێرە وەکو بکەر بەکار هاتیە ئەوە بکەرمان هەیە grassland before وشەی beforeشی دایە یعنی زیاتر بابەتەکە لە بۆ پاستی دەچیتن یعنی لە بۆ یاسای یەکەمە this area تەماشای بکەن used to ئەوە subjectە this area ئەوەش before pasta ئەگە تەماشا بکەیت ئەوە پاستا مادامێ دەبی ئەمە یاسای یەکەم بەکاربینین this area used to being grassland ئەوە نابێتن بەڵام used to be grassland چکە ئەوە لە دوای توی base هاتیە used to کەشماندانایە used to بەتەنێ نابێتن یان دەبی verb ing لە دوا بێتن و یاخود دەبێ بیسی لە دوا بێ و هەروەها usingمان هەر نییە جەماعەت usingمان هەر نییە کەواتە وەڵامە ڕاستەکە چییە وەڵامە ڕاستەکە دیارە وەڵامی بیە لێرە قوتابی خۆشەویست ئێمە گوتیتمان لە دوای وشەی تو تەمەشاکە لە دوای وشەی تو هەردەم لە هەر جێیەکی کە تەمەشای بکەیت تەمەشا بکە لە دوای وشەی تو ئەمە چمان هەیە بیس بەکاردێ بە شێوەیەکی گشتی لە دوای وشەی تو دائیمەن بیس بەکاردێ بەڵام دوو حالەتمان هەیە یەکیان وشەیەکمان هەیە پێی دەڵێن looking forward to ئەو looking forward to ئەوە برێن بەس تو نییە هەمووی پێکەوە یەک پاکێجە مادام یەکە ئەوە verb ing لە دوا بەکاردێ ئەوە دەبی تێبینی بزانی لە تێبینی دووەم ئەوەیە ئەمە کە کاتێک used to پێکەوەیە used to یعنی پێکەوە دەبینی لە ئیمتحان ئەوجە دوو حالەتمان هەیە یان بیسی لە دوادێ یان verb ing لە دوادێ کەواتە ئەو دوو حالەتانە دەبی بزانی بۆ ئەوەی لە ئیمتحان غەڵەت نەکەی two rivers ئەوە subjectەکەیە dash bring water to this lake many years ago ئەگۆت هەیە مادام ئەگۆت هەیە ڕستەکەت چییە ڕستەکەت پاستا ئەتو وشەی ئەگۆ دائیمان ڕستەکەی دەکاتە پاست وشەی بیفۆر دائیمان ڕستەکەی دەکاتە پاست زۆر وشەی تریشمانەیە بۆ نمونە yesterday last night last week ئەوانە هەموو وشەکەی ڕستەکەی دەکەنە چێ پاست مادام ڕستەکەت پاستە ئەتو یاسای یەکەم بەکاربینێ یاسای یەکەم چ دەرێتن دەرێت سابجێکتەکەی دابنێ ئەو جا یوستوەکەی دابنێ ئەو جە بیسی دابنێ ئەمە سابجێکتمان هەیە ئێستا پێویستم بە چیە بە یوستودا دەرێم لەگەر بیسی ئێستا ئەوە تەواوە لەوانەیە هەندێک لە قوتابیەکان پرسیار بکەن برێن مامۆستا ئەدی verb ing مان نییە لێرانە بۆچی ئەوەت دانایە قوتابی خۆشەویست ئەمە verb ing نییە ئەمە چییە ئەمە وشەیەکی سادەیە یعنی بیسە کو زانیت بیسە هاتم شاکە ئەو ing لێ بکەوە ئەو ing لێ بکەوە چ لە بۆ دەردەچی br یعنی بڕ هیچ معنای نییە بڕ هیچ معنای هەیە نەخێر هیچ معنای نییە مادام هیچ معنای نییە ئەگەر ing لێ بکەیەوە معنای نامینێ کەواتە ing-ەکە ئیخۆیتی یعنی ing-ەکە بە فعلی ئیوشەکەیە ئەدی ئەگە برینگی ئێستا ing لۆ زیادکەم چی لە سەردێ دەبتە برینگینگ یعنی ing چکێ دەبی لە بۆ زیادکەی لەبەر ئەوە ئێستا ئەوە وشەیەکی چییە وشەیەکی بیسە قوتابی خۆشەویست ئەمە بیسە ئەم تێبینە زۆر گرنگە دەبێت ئاگا لێبێت چکە زۆر وشەی دیکەشمان هەیە وەکو برینگ بەکاردێن مثلا برینگ ring sing ئەوانە king ئەوانە هەموو ing-یان پێوەیە ئەتو نابی مشەوەش ببی دەبی برێ ئەو شانە ing-ەکە ئی خۆیانە بەڵام ئێستا ئەگە بیدانەی ing-ی لۆ زیادکەی بینگ ئێستا ing-ەکەی لێ بکەوە بیمان هەیە بەڵێ بیمان هەیە و هەم معنای هەیە هەم لە ڕووی گرامەریشەوە وشەی بیمان هەیە مادام وشەی بیت هەیە کەواتە ئەو ing-مان لۆ چی کردیە لە بۆ زیاد کردیە چکۆ ing-ەکەی لێ بکەوە دەکرێت وشەیەکم لە بۆ دەربچی واتای هەبیتن لەبەرەوە ئاگەر لەو تێبینێبی دەبی زۆر ئاگاداری بی ئێستا ئێمە یاسای یەکەممان باس کرد و چەند کۆمەڵێک پرسیاری وزاریشمان لەگەر یاسای یەکەم باس کرد ئێستا دێنە سەر یاسای دووەم قوتابی خۆشەویست دێنە سەر یاسای دووەم لە یاسای دووەم تڕشاکە ئەمە ئێستا یاسای دووەم لە بۆ باز دەکەم یاسای دووەم subject am is are با بنووسم یاسای دووەمە ئەوە یاسای دووەمە subject am is are ئەوجا used to-ەکە بەکاردێتن چکە ئەمە بابەتەکەیمە used to-ە ئەوجا verb-ەکی ing-م هەیە فۆرمەکی ing-م هەیە زۆربەی جاران ئەوەیان دەکرێتە چ دەکرێتە بۆشایی یاخود هەمیان پێکەوە دەکرێتە بۆشایی زۆر ئاساییە هەردەمەچی am is are بینی am is are بینی یەکسەر برێ لە دوای used to دەبی verb-ەکی ing-م هەبی یعنی ئەگەر فۆرمەکی ئەو هات بینی شێوازەکی ئەو هات بینی دەبی ئەتو verb-ەکی ing دابنەی verbi ing دائما نیشانەی بەردەوامیە یعنی نیشانەی continuous نووسیتم لەگەڵ کاتی بەردەوام یعنی verb to be
ئەوە جەماعەتی verb to be لە گەوانە بەکاردێ. ئەگە تەماشای نمونەی یەکەم بکەین I am used to studying English at courses. ئەها تەماشای سەبجێکتی کە ئەوە سەبجێکتمان هەیە دوایە لەگە I طبعا ئام بەکاردێ ئەوەش used to کەشمان لێرە دانا ئەوە هەروەها گوتم verb ing کەش ها ئەوەش verb ing کە کەواتە ئەو ڕستەیە ئێستا زۆر ڕاستە بە پێی یاسای دووەم ئەوە یاسای دووەمە ئەو ڕستەیە زۆر ڕاستە بە پێی یاسای دووەم. I am used to studying English at courses. ئەگە تەماشا بکەی ئەوە continuousە ئەوە I am used to studying English. طبعا used to بەخۆی لە ئەسڵ معنایەکی ڕابردووی هەیە معنایەکی ڕابردووی هەیە بەڵام ئەلێرە لەوانەیە تعبیر لە ڕابردووکی بەردەوامیش بکاتن. تەماشای ئەو ڕستەیە دووەم بکە He isn't used to working with his family. لێرە ئەمن ئزم بەکارهێنایە بەڵام بە نێگەتیڤ ئاگادار بە لەگە هی ئز بەکاردێت طبعا ئەمن لێرە گوتم ئام ئز ئاری بەکاردێنی بەڵام لەگەر هی طبعا لەگەر ئای ئامن بەکارهێنا لەگە هیچ ئزی بەکاردێنم بەڵام ئەگەر ڕستەکەی بکەین نێگەتیڤ تەنها نۆتەی لۆ زیاد کە He isn't used to working طبعا دیسان هەر وەرکینگەکەی دادەنێمەوە چکە ئەمن ئزم هەیە دەبی فێربەکەت ing بی with the family یان his family. ئەدی ئەگەر شێوازی پرسیاری وەربگرم و used توش بەکاربێنم عینی the studentsمان هەیە ئارەکەم هینایتە پێشەوە یعنی کردیتمە شێوازی پرسیاری are the students used to یەکسەر studyingم هەیە دیسان فێربەچی ing لۆ دروست دەبی لۆ چکە ئەمە ئارمان بەکارهینایە بە شێوازی چێ بە شێوازی پرسیاری کەواتە ئەمە سێ حالەتمان هەیە لە هەموو حالەتەکان لە هەموو یاسایەکان سێ حالەتمان هەیە یاسای ڕستەیەکی احتیادی یاسای ڕستەیەکی نێگەتیڤ و هەروەها یاسای ڕستەیەکی پرسیاری هەر سێ نمونەکانم لە بۆ ڕوون کردەوە. ئەگە تەماشای ئەو دوو نمونەی بکەین ئەو دوو نمونە وزاریە These new workers are مادام ئارت هەیە نۆتیشی تێدایە تەماشاکە نۆتەکە یعنی کردیتیان نەرێ هیچ مشکلە نیە باڕستەکە نەرێبی باڕستەکە ئەرێبی ئەمە یاساکەی تێک نادەین مادام ئارت هەیە دەبی used to زائدن verb ing بەکاربێنی تەماشا بکە ئەوە used to بەکارهێنایە زائدن verبەچی ing یعنی لەبەرەوەی ئارت هەیە ئەتو یەکسەر دەرەی used to plus verبەچی چۆن بیتن ing بی ئەلەو بۆشایی دەبی used to دابنێم لەگەر verbi ing لەبەرەوەی ئارم هەیە. پرسیاری 25 ێگە تەماشا بکەین this village طبعا ئەوە this village ئەوە بەخۆ دەزانی زەماعات this نیشانەی چییە this نیشانەی تاچیە ئەلێرە this فرق هەرچەندە لێرە ئەمە ئیشمان بە تاکو کۆی نییە ئەوەندە بەڵام دائیمەن ئەوەی بزانە ئەگەر visit هەبوو لە سەرەتای ڕستە یەکسەر بزانە ئەو ناوە تاکە یارمەتی دەدا زۆر this village dash depending on itself from now and on تەماشای وشەی ناوی تێدایە وشەی now and on یعنی لێرە بە دواوە ئەوە now and on مادام وشەی ناوی تێدایە ئەوە حالەتی continuous دەداتین باشە ئەگە تەماشای ڕستەکان بکەیت جیهانی یاسای continuousی بەکاربێنم ئەگە لێرە ئزی دابنێم is used to depending جیهانی یاسامان لۆ دەردەچی ئەگە ئەوەی دابنێم ئەو هەڵبژانەی دابنێم ئەوە یاسای دووەمم لە بۆ دەردەچیتن دەنووسم is ئەلێرە is طبعا ئەوە تاکە دەبی ئزی بەکاربێنم ئەو ئیستفادەی ئەوەشی هەیە is used to یەکسەر ئەتو verبەچی ing شی دایتە تو کەواتە ئەوە verbi ing دیپندینگی دایە مشکلەی نیە کەواتە بەس is used to کە هەڵدەبژێری لۆ نارم are used to تەماشاکە سوودی ذسەکەی ئەلێرە بە دەردەکەوی ذس ئەگە زانیت وشەیەکی یان بابرێن دەستەواژەیەکی تاکە ئەتو دەرەی ئاری لەگەر بەکار نایە دەبی ئزی لەگە بەکاربێنم دیسان وەز و وێرمان هەیە جەماعەت تەماشاکە وەزمان هەیە لەگە وێری طبعا وەز لە بۆ تاچێ وێریش لە بۆ کۆیە بەڵام لێرە لەبەرەوەی ذست هەیە ئەتو زوو ئەوەی هەر فرێ دەدەی دەرێ ذس لەگەرەوەی بەکار نایە لەگەرەوەی بەکار نایەتن یان وەز یوزتووە یان ئز یوزتووە تەماشا ڕستەکەی بکە لەبەر ئەوەی پرێزنتە ڕستەکە پرێزنت کۆنتینیوەس دەیویست یعنی پێویستی بە پرێزنت کۆنتینیوەسە ناوی تێدایە ئەتو یەکسەر دەرەی ئز یوزد تو ئەمەیان چ بوو ئەمەیان دوو پرسیاری وزاری بوو دەربارەی سێ دەربارەی یاسای دووەمی یوزد تو کە گوتم شێوازی بەردەوامی دەبێتن زۆر باشە ئاخیر یاسامان هەیە لە یوزد تو ئەگە تەماشا بکەین ئاخیر یاسا لە بەڵێ ئاخیر یاسامان هەیە لە یوزتوی ئەویش یاسای چییە یاسای ئاخیرمان هەیە
چەند پرسیارێکی وزارشی لەگەرە تەماشاکەن یاسای get لەگەر گۆتی ئەمە ناوم لێنا یاسای get و got تەماشاکە ئەوە get ئەوەش got باشە used to ئەو جە verb ing دیسان verبەکەمان چییە verبەکی ing کەواتە ئەمە سێ یاسامان هەیە لە یەک لە یاسای یەکەم کە دەربارەی past simpleە ئەوە دەبی verبەکەت base بی بەڵام لە یاسای دووەم و سێیەم دووەمیان دەربارەی continuousە سێمیشیان وشەی get و گۆتی تێدایە ئەوەی بە وشەی بە نیشان بکە لەو حالەتەی ئاتو verبەکەت دەبی چ بیتن verبەکەت دەبی ing بی باشە قوتابی بەڕێزەکە تەماشا بکەین دەرێم لەگەڵ فرمانی get و got و گەتنیش دەبیتن یعنی حالەتی پیپیشی ئەگە بەکاربینی get got گۆتن هەر چێشەمان نابیتن یاخود بابرێن get لەگەر گۆتی هەر ئەوەندە زیاتریش نەبی احتیادیە used to verb ing بەکاردێتن گوتم used وەکە دەنووسی یەکسەر verb ing-کە دائیمەن verb ing-کە دەکرێتە بۆشایی دەبی ئاگات لێ بیتن ئەگە تەماشای نمونەیەکی بکەین ئەوە نمونەیەکە وەرمانگرتیە it was hard to get ئەو ڕستەیە چی تێدایە گێتی تێدایە طبعا دائما خۆ get بەتەنیا نایە هەندێک شتی دیکەشی لەگەرە هەندێک وشەی تر it was hard وشەی hard یان دەرێ it was difficult یان دەرێ it was important یان it was easy یعنی دائما adjective دێتن لێرانە ئەمانە یارمەتی دەدەن بەڵام ئەتو دائما وشەی get یان got ئەگە present بی یان توی لەگە هاتبی ئەوە گێتە ئەگە have و هازی لەگە هاتبی ئەوە got بەکاردێتن تەماشا بکە ئەوەش بۆ شایەکە دەهاتی at home but now ئەو جارەی ناوم هەیە ئاگادار بە now I am used to دیسان ئامیشت هەیە now I am used to مادام ئامت هەیە دەبی لێرە چ بیتن دەبی لێرە verبەکی ing هەڵبژێرم بەڵام لێرە وشەی getم هەیە ئەویش دەبیتن verبەکی ing هەڵبژێرم کەواتە لێرە لە هەردوو حالەت ئەمن پێویستم بە verبی ing لێرە لەبەر چ لەبەر وشەی get ئەدی لێرە لەبەر چ لەبەر وشەی am زۆر باشە با تەماشا هەڵبژارنەکان بکەین ئەگە برێم it was hard to get یەکسەر used to ئەدی نەمگوت ئەمە لە دوای get و گۆتی used to بەکاردێنین ئەوە used to ئەو جە verبەکی ing ئەوەش verبی ing دانا بەڵام لێرانە عینی ئەم used to مان ئازرا بەس پێویستم بە چیە پێویستم بە verبەکی ing being ئەوە verبەکی ing هەر وەکو لە بۆتم باس کرد گوتم بی ing لە بۆ زیاد دەکرێت لەبەرەوەی بی بەخۆی معنای هەیە ing لۆ زیادکەی واتە لە بۆمان زیاد کردیە بەڵام ئەمانە هیچ وەڵامیان ڕاست نییە لەبەرەوەی ئەمە لە دوای چ دەگەڕێن لە دوای used to verb ing دەگەڕێن و هەروەها لێرەش ئەمە used to مان هەیە تەنها لە دوای verبەکی ing دەگەڕێن ئەگە تەماشا ئەم پرسیارە بکەین it is difficult to get دیسان getت هەیە و وشەی difficult یارمەتیت دەدا مادام getت هەیە پێویستت بەچی ئێستا used to زائدن verb ing ئەلێرە ئەمن used to مان دەوێت لەگەر verبەکی ing مان دەوێت ئەوانەمان پێویستە ئەگە تەماشا بکەی وەڵامی بی وەڵامێکی ڕاستە ئەوە used to چکە ئەمە بە پێی یاسا دەڕۆن قوتابی خۆشەویست مادام یاسامان هەیە پێویست ناکە سەری خۆت بە شتەکانی تر بهێشێنی مامۆستا ئەوە used to تەنها verبەکی سادەی دایە ئەمەش لەگەر گێتی verبی سادە وەرناگرین ئەلێرە used to living دایە used to living دایە ئەوە تەماشا بکە ئەوە بەس user ئەمە گوتم تەنها ئەگەر ددمان هەبی ئەتو یوزی بەکاردێنی ئەگەر نا دەبێت چ بەکاربینی دەبێت یوستی بەکاربینی ئەلێرە یوزینگە بەخۆت دەزانی یوزینگ هەر بەکار نایەتن یعنی لە حالەتی یوزتوینیمانە یوزینگ تەنها لە ڕستەی present continuous یان past continuous دەتوان بەکاربینین بەڵام لێرە لە حالەتی used to ئەمە یوزینگمان نییە ئاخر نمونە ناو ئەو شەی ناوت هەیە ناو هەر پێت دەرێ ناو یعنی ئێستا dash in the city ئەگە تەماشا بکەی I've got دیسان وشەی گۆتم هەیە مادام گۆتم هەیە یەکسەر used to verb ing بەکاردەهێنم ئەگە تەماشا بکەی لۆ گۆتماندانە ئەو جارێت چکە هاومان هەیە بە کورتکراوەی I've got used to living ئەوە بەس دەرێ I used to living ئاخر used to مادام دەرێ ناو طبعا ناو لەگەر present continuous بەکاردێ و هەروەها لەگەر present perfectش بەکاردێ هاتەماشا بکە now I used to living باشە used to living چ فەرقێکی هەیە لەگەرەوەی عینی used to livingە بەڵام لەبەر ئەوەی گێتمان هەیە ئەو ڕستەیە زۆر بەباشی لۆی دەبی مادام ناوت هەیە ئەمەیان نابیتن خۆ نە past simple نە ئام و ئوز و ئارشی لەگەرە I used to liveشمان هەیە I used to live ئەوەش گوتم نابیتن لە هەروەها I am good ئەو دووە هەر پێکەوە نابی
ئەو دووە پێکەوە نابێتن لەبەرەوە ئاتوو دەرێت چ دەرێ ئێستا ئەمەن وەڵامی دی بە وەڵامی ڕاست هەڵدەبژێرم. قوتابی خۆشەویست ئەمانەش چەند پرسیارێکی وزاری بوون باسم کرد لە بۆتان دەربارەی یاسای سێم واتە بە کورتی ئەمە سێ یاسامان هەیە لەبۆ یوستوی یاسای یەکەمی پاس سمپڵە یاسای دووەمیش کۆنتینیوەزە و یاسای سێمیش چی پێ دەرێن یاسای گێت یان گۆت یارمەتی دەدا لەوەی بتوانی لە یاسای یەکەم دەبی بەیسی بەکاربین لە دوای یوستو واروها لە یاسای دووەم و سێمیش دەبی ڤێربەچی ING هەبی لە دوای یوستو. قوتابیانی خۆشەویست ئەمە هەموو بابەتەکە بوو دەربارەی یوستو هیوادارم سوتان وەرگرت بێ و کاتێکی خۆش.